ئایا دەزانی بەشێک لە پشیلەکان ڕەنگی چاوێکیان جیاوازترە لە ڕەنگی چاوەکەی دیکەیان؟ ئەوە لەبەرەوەیە کە توشبوون بە نەخۆشی هێترۆکرۆمیا. نەخۆشی هێترۆکرۆمیا هەر لە سەرەتای 3 هەفتەی دوای لەدایکبوونەوە بۆ 8 هەفتەی دوای لەدایکبوون بەدیار دەکەوێت. ئەو کاتێک کە پشیلەکە چاوی دەکاتەوە، چاوی بە تەواوەتی شینە، باز دوای ماوەیەک کە بەهۆی بۆیە میلانینەوە ڕەنگی چاوەکەی دەگۆڕێت بۆ ئەو ڕەنگێک کە لە جیناتەکەیدا هەیە. بەهۆی کەمی بۆیە میلانینەوە تەنها ڕەنگی یەک چاویان دەگۆڕێت، و ئەگەر هات و دووبارە گۆڕانکاری بەسەر یەک چاودا هات، ئەوە دەبێت ڕاستەوخۆ سەردانی پزیشکی ڤێتەرنەری بکەیت، چونکە ئەوە ئەگەری نەخۆشی دیکەی هەیە. و نەخۆشی هێترۆکرۆمیا هیچ زیانێکی نییە لە بۆ پشیلەکە ئەگەر بێت و بە زگماچی ڕوو بدات، بەڵام ئەگەر بێت و بەهۆی ڤایرۆسەوە بێ، ئەو کاتە دەبێت سەردانی پزیشکی ڤێتەرنەری بکەیت. ئینشاڵڵا ئەگە ئارەزوتان کرد هەر جارە و باس لە نەخۆشیێک دەکەین، نەخۆشی دواتر چی بێ لە کۆمنت بینووسە، ئینشاڵڵا بە ڤیدیۆیەک باسی دەکەین.